بەڵێ سڵای خوای گەورە لە تۆ لە تەواوی بنێرانی کەناڵی ئاسمانی پێیان محەممەد من ئێستا لە بەردەم ئەنجومەنی وەزیرانم ئەوەی دواوم بەشێک لە وەرزشوانانن لە ڕاهێنەران لە یاریزانان لە هاندەران لە ڕاگەیاندکاران بە تایبەتی بەشی تۆپیپەکەیکەوە داواکاری ئەوەیان هەیەکەوە وەرزش بگەڕێتەوە شوێنی خۆی وەرزش بگەڕێتەوە سەر ڕێچکەی خۆی بەهۆی ئەوەی لە ماوەی ڕابردوو ماوەیەکی زۆرە بە شێوەیەکی گشتی وەرزش وەستاوە بە تایبەتی تۆپیپێ بەهۆی ئەو کێشانێک کە یەکێی تۆپی کوردستان تێکەوتووە من دەمێ ڕاستەخۆ بچمە لای ئەوان و داواکاری ئەوان بگەێنم ئەگەر دەرفەت هەبێ بەڵێ کاپتن مۆفەق داواکاری ئەمڕۆی وەرزشوانان لەسەر چیە بۆچی لێرە کۆبوونەتەوە بەناوی خوای گەورە بەڕاستی ئەمە داواکاریەکان هەمووی لە چەند بڕگەیەک کۆ دەبێتەوە یعنی دەمانەوێت ئەو چەقبەستوەی وەرزش نەمێنێتن ئەو لای وەرزش نەمێنێتن دەمانەوێت وەرزشێکی تەندروست بکەن وەکو هەموو خەڵکانی جیهان یعنی پیرۆستترین شت و پیرۆستترین کە لە ژیانە وەرزشە نابێ وەرزش وای لێ بکرێتن یعنی وەرزش خولەکانی هەموو وڵاتان ڕاوەستا و دەستی پێکردەوە تەواو بووە دووبارە دەستی پێکردەوە هەتا ئێستا خولی ئێمە کە خولێکی زۆر سادەیە هەتا ئێستا نازانین مەسیری چی لێ هاتەوە یەک دەرێ تەواو بۆ یەک دەرێ تەواو نەبوو یعنی دەمانەوێت بەڕاستی لەو چەقبەستوەی ئێستا کە قوتار بین ئەمن وەکو وەرزشوان هیچ مەسلحەتە چشم لە هیچ خولێک نییە نەڕاهێنەرم نە یاریزانم بەڵام دەمەوێت داوای مافی ئەو یاریزانانە بکەم کە چەندین ساڵە خوێنی خۆیان و ئارەقەی نیوچەوانی خۆیان ڕشتووە بۆی بگەن بە ئامانجێک یعنی چەندەها یاریزانمان هەیە لە نەهامەتی دەژی ناتوانانی بژێوی ژیانی پەیدا بکە کە بژێوی ژیانی لەسەر وەرزشە دەستخۆش کاپتن دەمێت لەگەڵ ڕێخەری ئەو گردبوونەوەیە کاپتن ڕەفیق ئەگەر بێ ئێرە ئەزێت نەبێ کاپتن هۆکاری ئەو گردبوونەوەی چیە داواکاریتان چیە لە ئەنجومەنی وەزیران ئایا بە دەنگۆتان هاتوون ئایا بەنیازن بچنە ژوورەوە چی بە ئەنجومەنی وەزیران بەڵێ سوپاسانەکەم طبعاً دەبا زۆر لە مێژە ئەم گردبوونەوە ڕێکخراپە بەڵام ئێمە چاوەڕوانی دەرەنجامی چەند سمینار و چەند هەوڵی چەند کەسانێکی بابرێن خێرخواز و قسەی خێر لە بابەتەکەی بکات کاو قەیرانە وەرزشەی یەکێتی ناوەندی تۆپی کوردستان بەوکو دوایە دروستی کرد لەسەر مەسەلەیەکی فەنی زۆر بچووک کە پاڵەوان بوون و پاڵەوان نەبوونی یانەیەکە ئێمە بۆ سەبەبی ئەوەیەکەوە هەموو وەرزشی کوردستان بە هەموو سێکتەرەکانیەوە ئیفلیز ببووی بۆیە ئێمە هەوڵڕکاتی نێرانە داواکاری خۆمانەگەین بەرپرسان تاوەکو ئاوڕێک لەم قەیرانە وەرزشە بدەنەوە کە سەبەبی نانبڕین و مافورانی چەندین وەرزشوان و یاریزانەکەەوە بژێوی ژیانی لەسەر وەرزشە ئێمە داواکارەکانمان پێشکەش کردووە و چاوەڕوانین وەڵاممان بدەنەوە کاپتن ڕەفیق محەممەد دەگەڕێمەوە لای تۆ ئەوەی کە لێرە داوای دەکەن وەرزشوانان ئەوەیەکەوە وەرشی کوردستان بە دوو ئیدارەی نەکرێ وەرشی کوردستان لە دەستی حزب بێتە دەر واروە چالاکی وەرشەکان دەست پێ بکاتەوە و چیتر وەرزشوانان بێقوتی ژیان نەبن لە ماڵۆدانە نیشن بەڵکو بێنەوە نێو یاریگاکان و دەست بە وەرشی خۆیان بکەنەوە